شەیستانی ئەمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی باپابند بین جوانترین سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازین و سپاسی پابەتبوونتانەکەین بە سەرجەم ڕێنماییە تەندروستیەکان هیواخوازین کە بە زووترین کات هەواڵی دڵخۆشکەر ببیستین هەواڵەکان هەتا ئێستا دڵخۆشکەرن هیواخوازین کە باشتر بێت و بە زووترین کات بەسەڵی بارودۆخەکە تێپەڕێنین. ئەم ئێوارەش لە دەستگای مرۆمی مامەوە لە پرۆژەی پەلەچارە کە ئەو پرۆژەیە بوو ڕاگەندرا لە ژمارە پزیشکی پسپۆر پێک هاتوون کە بە پێی پسپۆرەکانی خۆیان ڕۆژانە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی خۆیان و ئۆنلاینەوە لە ڕێگەی واتساپەوە ئێوە پەیوەندیان پێوەکەن و هەر پرسیارێکتان هەبێت ئاراستی ئەوانەکەن و ئەوانیش وەڵامتانەدەنەوە. بە خۆشحاڵە ئێمەش ئێواران میوانداریانەکەین و میواندارەکەی ئێمە قوبوڵ دەکەن لەگەڵمانە بن ناتوانن ڕاستەوخۆ لە سەر پسپۆرە جیاوازەکانی خۆیاندا هەر پرسیارێکتان هەیە پرسیارەکانتان بکەن و ئەوانیش تا بتوانن وەڵامتان بنەوە. ئەم ئێوارەش دوو پزیشکمان لەگەڵا یەکێک لەوانە دکتۆر پشدەر عەبدوڵایە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان. دکتۆر پشدەر زۆر بەخێر بێت. خۆشحاڵم کەم ئێوارە لەگەڵمانیت تەندروست باش بیت. یەکێکی دیکە لە دکتۆرەکانمان دکتۆر سیڤەر سربەستە پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لوتوگە. دکتۆر سیڤەر تۆش بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونتان. ئازیزانم ئێوەش ئەگەرتانوێت هەر پرسیارێکتان هەیە لە ئەم دوو پزیشکە بەڕێزەی بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 320 8200 یاخۆ 053 320 5457 پەیوەندیمان پێ بکەن و تا ئێمەش بتوانین وەڵامی پەیوەندیەکانتان بدەین و یاخود وەڵامی پرسیارەکانتان بینەوە ئەمە چاوەڕێی پەیوەندیەکانتانین. ئێوە لەگەڵ ئەوەی کە ئەم فترەیە پرۆژەی پەلەچارە ڕاگەیەندراوە و دڵنیام لەوەی کە پرسیارێکی زۆرتان لێکرێت ئەمەوێت هۆکو هەمیشە باز لەوە ئەکەین ئەو پرسیارانە یاخۆ زۆرترین ئەو پەیوەندیانەی کە ئەکرێت لەسەر چی نەخۆشیەکە بەتایبەت بۆ نەخۆشی مناڵان دایکان و باوکان زیاتر لەسەر چی پرسیار دەکەن. بەڵێ سەرەتا من دەستخۆشی بۆ دەستگای مرۆڤی ماوە بۆ بەڕێز شامڕاستی ئەم پرۆژەیەکی زۆر باش و سوودبەخش بوو بۆ تەواوی خەڵکی کوردستان تەوان لەو کاتانەی لەوانەیە بە قورستر دەستیان بە پزیشک بکات هەم لە بەرەوەی کلینیکی تایبەت نێوە هەم لە بەرەوەی قەدەغەی هاتوچۆش بوو لەوانەیە بۆ ئەوان تۆزێ قورستر و بێ زۆر جار خەڵک گلەی ئەوەیەکێت کە بە ئاسانی لەوانەیە نەتوان دەستیان پزیشک بکات و ئێمە خۆشمان لە بەرەوەی کالۆدی زۆر لەسەر نەخۆشخانەکان کەم بێتەوە بۆ لەبەر مەترسی بڵاوبوونەوەی بۆیە ئەم پرۆژەیە شتێکی زۆر باش بوو لەو کاتیا بەڕاستی گرنگی تایبەتی هەبوو بۆیە زۆر جار دایکان و باوکان بڵین تەلەفۆنەکەن پرسیارەکەن ئێمەوەی کە بتوانین بە تەلەفۆن جواب بدرێتەوە بە تەلەفۆن جوابیان ئەینەوە بڵین ڕێنمایان پێدەین زۆر جار پیس بە فاسێکەکە بە فاسەکانیان پێڵین کەم فاسە بکەن و دواتر بۆمان بگەڕنەوە هەر لە ڕێگەی واتساپەوە بۆی ئێمە ڕێنمای پێبێن هەندێک جاریش پیس بەوە کە ببینرێت ئێمە خۆمان موعیدیان بۆ دانی کە لە نەخۆشخانە لە کاتێکی دیاریکراوە پێویست دەکات کە یعنی بڵێ تاخیرکێک گەر زۆر زەڕۆن بەڵێ زۆر جاری شەیەک بڵێن زۆر جار هەیە نەخۆشەکان ساردن ئێستا لە بەرەوەی خۆ دەزانی بۆ هەم قەدەغەی هاتوچۆوە خەڵک کەمانەوەی لە ماڵەوە بوو زۆرتر ئەو نەخۆشیانە کە لە ساڵانی زووترا زۆرتر بوون ینی مەسەلەی پەتای هەڵامەت تۆشانە ئەم ساڵ کەمتر بووە لەبەری بەریەکەوتن کەمتر هەیە لەبەرەوەی کە گواستنەوەشی کەمترە بێت بۆیە کەمترە بێت ئۆتۆماتیکیان بەڵام زۆر جار هەیە هەندێک نەخۆشی تر هەیە بۆ نمونە لەوانەیە گلەیەکی لە قەبزیەکی هەبێ لەوانەیە گلەی لەوەیە هەبێ کە ئازارێکی زۆری سکی هەیە هەندێک جار هەیە سەرێشەیەکی زۆریە بێ هەندێک زۆر جار هەیە مناڵ هەیە سترێسی بۆ دروستە بێ وەکار مرۆڤێکی تر بۆی ئەم باردۆخۆکی ئێستا بۆی دروست بووە سەرێشەی بۆ دروستە بێ ئێستا لەبەرەوەی موبایل و ئایپاد زۆر بەکارهێنرێن لە مناڵانە ئەمانە هەمووی وای کردووە لەگەڵەوەشە بڵێ تونەڵی هەر وەک ساڵانی تر بەشێکی کەمی ئەم پەتای هەڵامەتی هەیە سکشۆنی هەیە شانەوەی هەیە لەوانەیە هاوکردنێکی گریەکانی لیفەگرەکانی قورگی هەبێت کەمە تا ڕادێکتر لای دایک و باوکان دروست دەکات و ئاکات کە پەیوەندیکەن چونکە کۆمەڵێک لە نیشانەکان هەیە کە نزیکن لە پەتاوەرزیەکانەوە ترس هەیە ینی نازانن کە جای بکەنەوە بۆیە پرسیارەکرێت و زیاتر پرسیارتان ئاڕاستاکرێت. بەڵێ زۆر جار هەیەەوەی کە زۆر جار لەوانەیە نیشانەیەک هەبێت حتا لە کۆڕۆنا تۆزێ مەترسیان هەبێ مەسەرەتەش ڕێنمای بڵاو کردەوە کە لە مناڵ ئەو کاریگەری نییە بە خۆشحاڵیەوە لە مناڵە لەبەروی سیستەمی بەرگریان جیاوازترە و کۆندامی هەناسیان باشترە بۆیە ئەو مەترسیە گەورینە لە مناڵە بەس لەوانەیە هۆکار بێ بۆ گواستنەوە بۆیە لەوانەیە هەندێک جار پرسیاریەوەکەن زۆر جار حتا گەر نەخۆشیەکەیشان زۆر ترسناک نەبێت یا شتێ نەبێ زۆر جار ترسی ئەویان هەیە کە چۆن بتوان بیهێن بۆ خەستەخانە ئێمە ڕێنمایانەکەین بەڕاستی بۆ شتەیە زۆر جاری شەیە بەڕاستی هەندێک جار خۆ دەزانی خەڵکی ئێمە کۆمەڵک نەخۆشی سارد هەیە کە زۆر زەرور نییە گرنگی نییە
بەڵام ئەمان پرسیاری خۆن هەرەکەن ینی جاری وایەت لەسەر گەشە پرسیارەکە جاری وا لەسەر شتی تر ینی ئەمانشی تێکەوێ بەڵام گرنگی ئەمە تەمان لەو کاتەیە بۆی کە دایکان و باوکان بە هەموو شێوازێک ڕێنمایانەکەین ئەوەی کە پێویست کا پیان ئەڵێن هەر لە زووترین کاتە بچن فاسی بۆ بکەن یاخودجی بێن لە نەخۆشخانە یاخودەوە بەڕنمایی وەڵامیانە دێنەوە کە جێگی قەلەقی نەبێت لەشتان ساغ بێ بێکمان ئەوە هەمووی مادوێتیە و کە و پرسیارانتان لێکرێ وەڵامیادەنەوە دەستان خۆش بە دووبارە بەڕێز دکتۆر سیڤەر لەم کاتەدا ئێمە زۆرترین دەستکێش و دەمامک بەکارهێنین بۆ خۆپاراستن ئەو دەرمانە پاکشکەرەوانە بەکار ئەهێنین لەبەر ترسمان لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام هێواش خەریکە بارودۆخەکە تێپەڕێنین ئەگەر هاتوو گەڕینەوە بارودۆخی ئاسایی خۆمان ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین تاکو لە دوایشدا یاخود لە کاتی ئاسایشدا ئێمە هەڵگری ئەم ڤایرۆسە نەبین یاخود توش نەبین. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی لەوانەیە لە شێواز لە لای خەڵک بە شێوەیەکی عام بارودۆخ ئاسایی بوونەوەکە بەلایەنەوە بێکە ئەمە نەخۆشیەکە بۆ نمونەوەک و نەخۆشیێک کە پەڕێنرێت و تەواو با ئێمە یعنی ئەگەر سەیری چۆنێتی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بکەین دیقەتین ئەوان ناڵێن کە ئەم دۆخە بە تەواوەتی ئەپەڕێنین ئەوان ئەڵێن دۆخەکە بەرەبەرە ئاسایەکەینەوە ئەویش ئەو ماوەی کە وەرمان گرتووە بۆ کۆمەڵێ ئامادەکاری بووە کە کۆمەڵە شتمان هەبووە وەکو دروستکردنی ئەو نەخۆشخانانی کە ئێستا بۆ کۆرۆنا دروستکراوە و بەکارهێنان و حازرکردنی ئەو دەرمانانی کە لەوانەیە قازانجیان لێ بکەین لە کاتی نەخۆشەکە بەڵام لە ڕاستیە ئەم نەخۆشیە وەکو هەموو نەخۆشیێکی پەتایەکی کەکە وەکو هەڵامەتێکی احتیادی دووچاری ئەوە بینەوە کە لە هەش کاتێکا توش بینەوە لەوانەیە عەدەدەکان زۆر بێتەوە لەبەرەوە زۆر مهمە بەلامانەوە کە خەڵک لەو ڕاستیە تێبگا کە ئەگەر وەزارەتی تەندروستی و لایەنە تەندروستیەکان بە خەڵکەڵێن بارودۆخەکەمان ئاسایی کردوێتەوە معنای ئەوە نیە تر کەس توش نابێ معنای ئەوەیە کە ئێوە ئەبێت بە حەزەرێکی زۆرترەوە لە جاران بە چاودێری ڕێنمایە تەندروستیەکان و بەو شێوەیە کە بە ڕێزان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی و با بڵین پارێزگاری سلێمانی دائیمەن دەریەکان ئەبێت بە شێوەی پلە بێ بەشەکان بۆی وا بکەین کەوا بکەینەوە ئەم شێوازەی کە لە ماوەی پێشواتیایی بوون بە شێوەیەک لە شێوەکان ژیان وەستا بوو لەمە ڕزگارمان ببێت و بچینەوە دۆخێکەوە کە بەکەمترین توانای مرۆییەوە بتوانین باشترین ئیشەکانمان بکەین ئەگەر ببینن لە هەموو دنیاە ئێستا بەرەو ئەوە ڕۆین کە سیستمی وەرک فرۆم هۆم واتە کارکردن لە ماڵەوە تەطبیقەکەین و بە خۆشحاڵیەوە لە کوردستان زۆربەی کۆمپانیا بەڕێزەکان ئەمەیان تەطبیق کردووە هاو یعنی بەشدار بوون لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی لەمە بەڵام لە خۆپاراستنە ئەو کەسانی کە یانەوێت لە مستەقبەلا بەو پلەپلانی کاچینە دەرەوە داواکارین لە خەڵک کە ئەمە بەکار نەهێنن یعنی ئێمە هێشتا خەتەریاتێکی زۆرمان لەسەر ماوە ئەمە بەکار نەهێنن مەسەن وەکو جاران بگەڕینەوە لە پڕ هەموو سەیران بکرێتەوە و شوێنە قەرەباڵغەکان بکرێتەوە نەخێر حتا بەڕێوەبەری تەندروستی و لایەنە تەندروستەکان خۆیان ئەمەیان کردووە بۆی بەرەبەرە خەڵک بتوانێت بە کەمترین شێوە باشترین حیاتی خۆی بکاتەوە وەکو جاران ئینشاءڵڵا هیوادارین کە هەر لەگەڵ ئاسایی بوونەوەی بارودۆخەکە یەکسەر واز لە دەمامک و دەستکێش و یاخود قەڵەباڵخێکی تێکەڵی قەڵەباڵخی زۆر نەبن خۆتان بپارێزن لەبەرەوەی کە ئێمە نازانین کە ڤایرۆسەکە ئەمێنێت لە ناومانە یاخودنا هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین شتێک کە هەبوو لە ڕێگەیەوە فەحسەکرات بۆی کە ڤایرۆسی کۆرۆنای پێ دیاری بکرێت ئەوش جۆرێک لە فەحس بوو کە پێوترا سواب ئێستا دکتۆر سیڤەر ئەم فەحسەی بۆ هێناوین پێمان خۆشە پیشانی بینەرەکانی بیت بابزانین کە ئەم فەحسە چۆنە چونکە دکتۆر سیڤەر پێم وابوو خەڵکێکی زۆر لە ئەم فەحسە لەم جۆرە فەحسە ئەترسان کە لە ڕێگەی لوت و دەمەوە ئەکرێت شتێکی ئەوە ترسناکێش نییە زۆر ئاسانە لە ڕاستیدا ئەوێ بووی ئێمە لە فیکرەی نەخۆشیەکە کە چۆن دیاری ئەەکەین ئەم نەخۆشیە تا ئاسانترین و با بڵین تاکو ئێستا سەریعترین ڕێگە کە بتوانین لە ڕێگەی سواپی پێوترێت کەواتە ئێمە ئەتوانین بەشێک لەو دەردانی کە لە ناو پشتی لوت و پشتی قورگا هەیە لە ڕێی فڵچەیەکی با بڵین بچووکمان هەیە کە لە ڕێی لوتەوە ئەبرێتە ناوە تەمان بە دوو ڕێگە بەڵێ ئەگەر سەیری بەشی کامێراکە بتوانێت ئەم بەشە پێک هاتووە لە لۆکەیەک یان وەکو با بڵین فڵچەیەکە ئەمە چی ئەکات تۆزێک لەو خانانە و دەردانەکانی دەور و پشتی لوت و پشتی قورگمان بۆ کۆکات ئەمە لە ڕێگەی لوتەوە ڕات یاخود لە ئەتوانین لە ڕێگەی لوتەوە بە فەحسەکەمان بکەین ئەتوانین لە ڕێگەی قورگەوە بکەین لەوانەیە لە ڕێگەی قورگەوە زۆربەی کاتەکان زۆر نایکەین بە حکمەوەی ئێمە
لە کاتی هەچ کاتێکا کاگە شتێک بەر پشتی قوڕک کەوێت لەوانەیە ئەو کەسە تووشی حاڵەتی هێڵنجان و ئیزعاجبوونێک ببێ بەڵام لە پشتی لوتەکە ئەمەمان نییە ئەگەر بە شێوەیەکی تەندروستانەوە بگیرێت ئەسڵەن کەسەکە لەوانەیە تۆزێ هەست بە شتێکەکە کە بە ناولوتیاڕۆ بەڵام وەکو ئیزعاجێت زۆری زعاج نییە ئەوە نییە کە لی ترساون و کەس خۆیان لێلادا لە فەحسەکە و بەعکسەوە یعنی ئەبێت ئێمە بە سوپاسگوزاریەوە ئەگەر سیرکەین لە تەندروستی لە کوردستانە بۆ کۆڤید-19 یعنی ئەبێت زۆر خۆشحاڵ بین بەوەی کە ئێمە توانیمانە شان بەشانی وڵاتە گەورەکان لە کوردستانە هەموو ئەو شتانی کە لەوێ سەپێنراون لەوانەیە کۆمەڵێک ئاسانکاری کە هەیە کە ئێمە لێمە بۆمان کراوە لە ناحیەی دەرمان و ئەو تێستانی هەیە زۆر لە وڵاتە جلهێزەکان نەیانتوانێت بەڕاستی یعنی ئێمە لە ئەوەڵ ڕۆژەوە بۆ نمونە دەرمانەکانی پەتای کۆرۆنا لە کوردستانە بەردەست بووە بە سوپاسەوە بۆ هەموو حکوومەت و ئەو لایەنانی کە بەشدار بوون لە دابینکردنی و دەرمانانە لە ئەوەڵ ڕۆژەوە ئەو نەخۆشانی ئێمە کە داخل کراون مەسەڵەن هەموو لەوانەیە دیقەتمان نابێ لە سلێمانی زۆر بە سەریعی بابەتی کەرەنتینەکردن چووە بابەتی جێبەجێکردنەوە و حتا ئێمە لە ئەوەڵەوە خۆمان کە دکتۆرەکانیش تۆزێ پێمان ناخۆش بوو ئیزعاجە بووین بەڵام لە ئێستاە ئەبینین ئەوە دەرئەنجامی ئەو زوو کەرەنتینکردنێ و ئەو با بڵین بەتونگرتنەی کاری کەرەنتینە وای لێ کردوین کە سلێمانی بە خۆشحاڵی و ئێستا کوردستان بە شێوەیەکی عام بە خۆشحاڵیەوە عەدەدی کەیسەکانمان بە ئەگەر تەقدیری بکەین لە هەموو چواردەورمان ئەوەش ئەگەڕێتەوە بۆ پابندبوونی هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتیانی کوردستان بە گشتی زۆر خۆڕاگر بوون ئەوە جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە کە ئەو پابندبوونی ئەوان وای کرد کە بارودۆخەکە بۆ شێوەیەکی ئێستا هەیە سوپاس بۆخوا بە کەمترین زیان لێ دەرچین ئینشاءالله لێشی دەرەچین و کۆتاییەت دکتۆر پشدەر بەر لەوەی کە ئێستا پەیوەندیەکان وەربگرین پێم خۆشە باسێکی ئەوکەی ئایا مناڵانیش ئەم هەر بە هەمان شێواز ئاوا سوابیان لێ وەرەگیرێت یاخود فەحسێکی تایبەت هەیە بۆ ئەوان بەڵێ بە هەمان شێوازە ئەمە بە خۆشحاڵیش و لە قسە نەخۆشخانەی خۆمان یعنی ئێمە بەردەوام هەرچەند تا ئێستا هیچ کێسێکیش نەخۆشێک لای ئێمە پۆزیتیڤ نەبووە ئێمە بەردەوام هەموو ڕۆژێ 4-5 سامپڵمان وەرگرتووە لە هەموو نەخۆشێک یعنی بەس بۆی ئەگەر گومانی هەبێ بەڵێ بە هەموو شێوازە حتا ئەگەر پەتایەکی بەسیطی گرتی بێ ئێمە سامپڵمان لێ وەرگرتووە هەوڵمان ناوە بۆی هیچ کەسێک لە هیچ نەخۆشێک لە دەستمان ڕزگاری نەبێت ینی نەکە ڕزگارە ئەوەیە دەرنەچێت بەڕاستی بۆی کە ئێمە ئەگەر خوانەکە شتێکە بێت بە زووی تەشخیص بکرێت بەس بە خۆشحاڵی وەڵام تا ئێستا هیچ نەخۆشیێک ئەوانەی کە سامپڵیان لێ وەرگراوە لە نەخۆشخانەیەوە پۆزیتیڤی نهاتووە هەمووی نێگەتیڤ بووە هیواخوازین کە هەر بەردەوام وابێت و هیچ پۆزیتیڤێک نەبێت جا ئەوەی ناخۆش ینی لە هەموو نەخۆشیەکە دایمەن پۆزیتیڤ دڵخۆشکەرە بەڵام لەم نەخۆشیات پۆزیتیڤەکان ینی خراپ بوون ئەگەر نەخۆشەکە پۆزیتیڤ هیواخوازین کە هیچ نەخۆشیێک پۆزیتیڤ نەبێت ئەنجامەکەی بابزانین هاوکارانمان پێمان بڵێن هیچ پەیوەندیەکمان هەیە بابزانین چاوەڕێی پەیوەندیەکان بین پەیوەندێکی تەلەفۆنیمان هەیە بەڵێ فەرموو بەڵێ مەرحەبا کاتەو باش کاتتان باش دکتۆرە بە ڕێزەکانەکەم زۆر سپاس وەڵاهی بێ زەحمەت دوو پرسیارم هەیە فەرموو دکتۆر ئەوەی خۆم عەمەلیاتی لوتم کردووە لە زەحمەت ئێستا ئادەوشت نییە بەس دەموچاوم دیکەیەکی زۆری کردووە و لوتیشم زۆر ئاڵپاوە پرسیارەکەی دیکە خاتونگیان پارەکەی تریش من ئەگەر شەکری بگاتە دووسوات بە خواردنی خوارد بێت زۆرە بۆ ئەو تەمەنی ئەڵنیوە 9 ساڵە هیچ پرسیارێکتان هەیە بۆ خاتونە؟ ناوەڵا دەستان خۆش بێت خاتونگیان با بزانین دکتۆرە بەڕێزەکان هیچ پرسیارێکان هەیە لە تۆی بکەن؟ خاتون بەڕێزم بەس ئەمانەیە بزانین ئەو عملیاتی کە بۆ بەڕێزت کراوە جۆری عملیاتەکە چی بووە هی قورگولوتەکە؟ گۆشتی زیایە و جوانکاری بوو گۆشتی زیادە و جوانکاری تەقەڵەکانی شت کردووە تا ئێستا بەس ئاڵفا و هەموو دەموچاوم بۆ بەزیکە بەڵێ باشە و با بڵین ئەو پڵی تەوشتانی کە بۆیان داناوی هەموویت بۆ لابراوە لە کاتی ئێستەیە؟ بەڵێ ئەوانە لابراوە بەس تەقەڵەکان ماوە و ئیتر ئەو لەزگەیەکەوە مانگێکە هەر ئەو لەزگەی پێوەیە دڵشت نییە نازانم هەر بەدەسەرەوە بەردەوام بم بەڵێ زۆر باش پرسیار نەما تاو زۆر سپاس خاتون چاوەڕێ وەڵامەکەت بە پەیوەندیکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵە لە بازیانەوە کاک هەردی ئێوارەت باش باشی بەڕێزم زۆر سپاس زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس کاگەردی فەرمووچی پرسیارەکەت وەڵاهی بەڕێز هینە پرسیارەکەم لەوانەیە پەیوەندی بە ئەوانەوە نەبێ بەسەر نەخۆشیەکە هینە من چاوم لە ئازار چاوم هەیە ئەو دکتۆرێک چی بکەین
ماوەیەکی مانگی شاگەر ئایا دەوشت نییە تۆ ئەتوانی وەڵام بێتەوە یاخۆت لە ڕێگەی کاک هەردی ڕۆژانە گروپی پەلە چارە ژمارەکانیان ئەو پزیشکانە ژمارەکانە لەسەر شاشەی گەلی کوردستان ڕوات ئەتوانیت ژمارەی دکتۆری چاو وەربگریت لە ڕێگەی ژمارەکەیەوە لە ڕێگەی واتساپەوە پەیوەندی پێوە بکە و هەچ پرسیارێکت هەیە لێ بکە و تاویش بتوانێت وەڵامت باتەوە. باشە کاک هەردی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای کاک بڕیار لە سلێمانیەوە لەگەڵمانە. ئەلۆ کاک بڕیار ئێوارەت باش. ئەم ئێوارە باش. زۆر سپاس کاک بڕیار فەرمووچی پرسیارێکت هەیە. وەڵی هینە من ڕاستەکەی لەوزەتی عملیاتی لەوزەتێنم کراوە بەڵێ و عملیاتی لوتم کراوە لوتم ئەوساوە تۆزێک نازانم ماستەکەم بڵێ وەکو گۆشتی زیاد لە پشتی لوتمەوە تۆزێکێشە فەرمووچی پرسیار. بەڵێ عملیاتەکەی لەوزەتێن و لوتە بەیەکەوە کراوە یانی لە عینەن کاتە نەخێر لەوزەتێنەکە بڵێن کۆن کراوە لای دکتۆر لە خەستخانی بڵێن لە خەستخانی عام عملیاتی لوتەکەشم لای دکتۆر فواد کردووە. بەڵێ عملیاتی لوتەکە و چ شتێکە بۆ کراوە کاک بڕیار؟ وەڵی وەختی خۆی بڵێن شکا ئیتر 11 پارچەی دەکرا لە لوتم بەڵام ئێستا سەگەم لوتم هین بووە بڵێن تۆز شێ ئاوساوە. یعنی ئەم عملیاتیانە تازە بۆ کراوە ماوەی چەندێکەوە بۆت کراوە؟ عملیاتەکە تقریباً 10 ساڵ لەمەوە پێش. 10 ساڵ؟ بەڵێ. ئێستا تازە بە تازایی ئاوسانە بۆ هاتوۆتەوە؟ بەڵێ بەڵێ. و لوتگیرانیشە هەیە لە شەوانە؟ وەڵی لوتم وشکە تۆزێ. بەس وشکە بێ؟ بەڵێ. بەیانیان کە لە خەو هەڵەسی هەست ناکەی بۆ نمونە تۆزێک قورسایی هەبێ لە تفقدان و هەستکەی وەکو با بڵێن کۆبوونەوەیەک هەبێت لە ناو پشتی قوڕکتە؟ بەڵێ بەڵێ وڵات تۆزێک بڵێ قاچیشم سڕە بێ هەنێجا قاچمیان دەستم نازانم ئەوەش پەیوەندی بەوەیە کازسر بڕوا ناکەم بەڵام یەک پرسیار بە شەوان گلەی ئەوت لێ ناکەن کە پرخەت هەبێت؟ وڵای پرخە بۆوانە زۆر باشم. کاتی لەوزەتێنەکە تۆزەوەزان باش نەبوو پرخەمەگەر چونکە کە لەوزەتێنم کە ئەوە باشتر بووم. بەڵێ قەت هەست ناکەیت تر شەڵۆکی لە مەعیدەتەوە بگەڕێتەوە بۆ ناو قورت و ناو لوتە بەشەوان؟ بەڵێ بەڵێ هەنێ جار ئاوە خۆم ئەگەڕێتەوە بەڵێ. بە شەوان کۆکەت بۆ دروستە بێ لە کاتی پاڵکەوتندا؟ نەخێر. بەڵێ باشە. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت چاوەڕێی وەڵام بە. دەچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنی دیکەمان شیلان خانمان لەگەڵە لە کەلارەوە. ئەلو شیلان خان ئێوارەت باش. ئێوارەی تۆش باش. زۆر سپاس فەرموو شیلان خان چی پرسیارێکت هەیە؟ دکتۆرەکەم زۆر سپاس. وەڵای من لوتم بۆ قورگم حەساسیەتی دکتۆر. بەڵێ. بەردەوام کۆکە و هەڵاماتە هی هەڵاماتە لە هاوین و لە دەستان هەروەم عیلاجش زۆرە خۆم. بەردەوام خزەی سێنگەتە. بەڵێ. وەژە حەساسیەتی جاروایەدا لە گوێکانش گوێشم پێوە ئازادی هەیە و کلیت و قڕیشم جاجات تەنگە خەسمەکە خزەی سنگمەتێت و تەنگە لە خەسیشم لەگەڵیە. بەڵێ کەس جگەرەکێش هەیە لە ماڵەکەتانە؟ نەوەڵات جگەرەکێشمان نشکە. بەڵێ با بڵین پژمەت نییە لەگەڵیە؟ ناوڵات شکر پژمەشم نییە بەس هەبەدان خزەی سێنگمەتێ و ئەیدنێ ئاوی فرێکە و بەڵغەمشم هەیە بەردەوام وام ناتوانم ئاو سەر بخۆم سادەمە لەوە ناتوانم بە هیچ شێوەیە بخۆم. بەڵێ باشە بە عینەن پرسیار عەفو شیلان خان لە شەوانە هەست ناکەیت مەسەلەن بە گەڕانەوەی ترشەڵۆکی لە ناو مەعیدەتەوە؟ جار هەیمە. هەتا بەڵێ باشە. زۆر سپاس. زۆر سپاس شیلان خان بۆ پەیوەندیەکەت. با جارێ وەڵامیان پەیوەندیانە بینەوە خاتونەکە پرسیاری هەبوو بۆ هەردووکتان گەر وەڵامی بێنەوە فەرموو دکتۆر پژدەر. وڵاوی کە پرسیارێکی کەوتی ئایا لە دوای خواردن ئەگەر شەکرە 2 ساڵ بێ لە مناڵێکی 9 ساڵە ئایا ئاساییە؟ تاوان 2 ساڵ ئاستی بەرزترین ئاستی طبیعی ینی ئاسایی چونکە لەوە بەرزتر بێت زۆرتر لە مناڵە. بەڵێ لەم لە گەورەشە تاوان نەکەن لە مناڵە بە زۆری تاوان ئەم ڕێژەیە لەوانێت جیاوازی کەمی هەبێ بە زۆر نا هاتەن 120 ئەگەر لە حاڵەتی نەخواردن نابێت 2 ساعت دوایەوە کە نان بۆ نەخوات بۆیە 2 ساڵ ناتوانین بڵین طبیعیە چونکە هەکرێ ئەم مناڵە ئەگەر بەردەوام لە بەرزیاوێ بە شوازاکرێ فاسی سێماگەی بۆ بکرێت بزانین لەو ماوەیە کۆنتترۆل بۆیە کۆنتترۆلەوە بەڕاستی بە تایبەتی ئەوانی شکریان هەیە ئەبێ زۆر زۆروریا بن چارەسەری شەکرە سێشتا یەکەمیان ئینسۆلینەکە لە مناڵەکە بۆ دابەزینی بەکارێ لەگەڵ وەرزشە بەڕاستی لەگەڵەوەشە بە ئەو خواردنانەی کە ڕێژەی شەکریان زۆر زۆرتیا بێ کەمیکەنەوە بۆی کۆنتترۆل بکرێ ئەگەر ئاتەن شەکرا بێ وریا بن ئەگەر بە شێوەیەکی تەندروست ماوڵێ لەگەڵا بکەی نەخۆشیێکی ترسناگنی ئەگەر بە شێوەیەکی تەندروست ماوڵێ لەگەڵا نەکەی شتێکی زۆر ترسناکە و لەوانەیە زۆر جار ئەو ماکانی کە بۆی دروستە بێت لە داهاتوە زۆر کاریگەری زۆر نەرینیە بێت لەسەر تەندروستی ئەو مناڵە. ستا بۆ هیوایین تەندروست باش بێت و هیچ کاریگەرێکی نەبێت
فەرموو دکتۆر سیڤەر پرسیارەکان کە دەربارەی پرسیاری ئاوسانەکەی دوای عملیات طبعاً ئێمە لە با بڵین هەموو ئەو نەخۆشانی کە عملیاتی جوانکاری لوتیان بۆ کرێت ئاگاداریانەکەینەوە کە لەوانەیە ئەم جوانکاریە بەلایانی کەمەوە لە 2 مانگ بۆ 3 مانگ یەکەمە ئاوساویەکی زۆریانە بێت کە بەرەبەرە ئەنیشێتەوە لە دوای 6ەم هەفتەوە ئەتوانین بڵین لە 150 ئاوساویەکە ئەڕات ئەو بەشەی تری کامێنێتەوە لە ماوەی 6 مانگی داهاتووە بە تەواتی ئەڕات جاری وا هەیە نەخۆشەکان بە پێی قورسی ئەو عملیاتە لە کاتی عملیاتەکەیە کە بۆی کراوە تا چەندێک ئەو لیمفانی لەو چواردەوران عەزیەتیان پێگەشتووە چکە بە ئۆتۆماتیکی ئێمە لە کاتی کردنەوە و با بڵین شکانی ئێسخانەکانە کۆمەڵێک شت هەیە وەکو لیمفەگریەکان و خوێنهێنەرەکان ئەمانە عەزیەتیان پێگامە بەدەست ئێمە نییە لەبەرەوە ئەو ئاوساویە شتێکی طبیعیە و خاصەتەن لە کاتی وەرزی زستانە لە کاتی سەرمایە لە ساڵی یەکەمی ئەو عملیاتانە کاکرێتەوە ئاوساوی لەوانەیە حتا ئەگەر با بڵین ئاوساوەکەنیشت بێتەوە جاریش کە دروستە بێتەوە لەبەرەوە ئەمە ئەوەیە بەڵام لایەن لابردنی تەقەڵەکانەوە ئەو بەڕێزە توانێت ئێمە 24 ساعت دکتۆری خەفەرمان هەیە لە ناو نەخۆشخانی شارە بەشی نەخۆشیەکانی قورگ و لوتوجە بە 24 کاتژمێری هەیە ئەتوانێت بۆ نمونە لە بەیانیانە بڕات حتا بەشی ئیستیشارەکەی بەیانیانیشمان لە ناو خەسخانی شارە زۆربەی کات دکتۆری پزیشکی پسپۆری لێ ئەتوانێت سەردان کاتەوە بۆ لابردنی تەقەڵەکانی چونکە لە دوای ئەمەوە پێویستی بە لابردنی تەقەڵ هەیە لەوانەیە زۆربەی کاتەکان ئێمە دوو با بڵین ڕاگردا ئەنین لە ناوە ئەو ڕاگرانە بێ لا ببرێن بەڵێ کاک هەرگیز لە بازیانەوە پرسیارەکەی وەڵاممانیە ڕاستەوخۆ دەچینە لای و دوو پرسیارەی کە ئاڕاستت کرا فەرموو. بەڵێ کاک بڕیار لە سلێمانیەوە بەنسبەت عملیاتی لەوزەتێن و لوتەکەیەوە ئەو با بڵین کێشەکەی زیاتر لەگەڵ لوشکانایە ئەگرێت بگەڕێنەوە بۆ عینەن کات لە عینەن سەبەب کە هەمانە لەوانەیە ئەمە عیلاقی بەسەر عملیاتە کۆنەکەیەوە هەبێکاوە ئاوساوەتەوە لە کاتی سەرمایە بەڵام ئەگە شتێکی تازە بێ بۆ ئەم ساڵ ئەمە دوای ماوەیەکی زۆر وای لاتۆ ئەبێت ئەو نەخۆشە فەحەز بکرێتەوە بۆی تاکید بکەینەوە کە ئیلتیهاباتێکی ناولوتی نییە یعنی ئەبێت سەردانێک مامکات عینەنش دەتوانێت سەردانی با بڵین پسپۆری ئێشگریەکەمان کا لە خەسخانی شار بەنسبەت لوتگیرانەکەیەوە ئەو لوتگیرانە هەم لە کاتی فەحسەکەیە بۆمان دەرەکەوێت بەڵام ئەو نیشانانی کە ئەو باسی کرد وەکو گەڕانەوەی ترشەڵۆکی بۆ ناو قورگی ئەمە خۆی یەکێکە لەو سەبەبانەی کابێتە هۆی دروستبوونی بەڵغەم و زۆربەی کاتەکان کەسەکە کە لە بەیانیانە هەڵەسێ سەیرەکەی خەوی لێ تێکچووە یاخود سەوتی ئەگۆڕێت زوو تووشی هیلاگبوونی دەنگەژەکانیە بێ باشترین عیلاج لە دوو بەش پێک هاتووە لەم حاڵەتەیە بەشێکیان لەوە پێک هاتووە کە ئێمە نەخۆشەکان دایمە ناگادارەکەینەوە ئەڵێن هەوڵ بەژەمەکانی ئێوارانت باش شتێک بێت کە ترشەڵۆکیەکان کەمتر دروستکات بۆ نمونە ئەو شتانەی کە تەماتەی سوورە و کرا و دۆشایی تەماتە یان ئەمڕۆ ئەخواردنانەی تیاابێ ئەبێت لە ژەمی ئێوارانە لای بەرین ئەبێت ژەمی ئێواران ژەمێکی زۆر سوک بێ و حسابی خۆمانکەین بەلایانی کەمەوە 5 سعات پێشەوەی کاچینە ناو کاتی جێگا و خەوەوە ئەبێت خواردنمان وەستان بێت بەنسبەت خواردنەکانەوە بەنسبەت شلەمەنیەکانیشەوە ئەبێت لە ماوەی سعات و نیوە بۆ 2 سعات پێش ئەو کاتەیە چینە ناو جێگا بە هەموو شەوێک هەموو عشلەمەنیەک باشە دکتۆر سیڤەر گەر بچینە لای پرسیارەکەی شیلانخان بەڵام ئەگەر تۆزە بە کورتی وەڵامم بن لە بەرەوەی کە پەیوەندی زۆرە و حەزەکەین زۆرترین پەیوەندی وەربگرین بەنسبەت شیلانخانەوە تەسەوڕەکەم لە دوو بەش پێک هاتۆ پرسیارەکەی بەش یەکەمیان عینەن شتە شەڵۆکیەکەیە کە ئەو ڕێنمایانە یامان بۆ بەڕێزە ئەویش دەتوانێت بەردەوام بێ بەشی دووەمیان حەبێکمان هەیە حەبی لیڤۆسیترازینی پێڵێن ئەتوانێت شەوانە یەک دەنێک لەو حەبە وەربگرێت ئەو بەڕێزە ئەتوانێت لە دوایەوە لە ڕێی ژمارەکەمانەوە کە لە تەلەڤیزیۆنەکەتانەوە پەخشەکرێت هەر لە ڕێی مەسجەوە وەتسەپەوە توانین جوابی بینەوە حەبەکەشی بۆ بنێرین کە چۆن مەکە بێگومان ژمارەی دکتۆر سیڤەر و دکتۆر پشدەر و ژمارەیەک پزیشکی پسپۆری دیکە ڕۆژانە لەسەر شاشەی گەلی کوردستان دەڕوات دەتوانن پەیوەندیان پێ بکەن و ڕوونکردنەوەی زیاتریان لێ وەربگرن یا خۆکوتی ئەگەر پێویستی بە عیلاج کرد بۆی کە بۆیان بنووسن لەو ڕێگەیەوە دەچین لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان کاک هەڵۆمان لەگەڵە لە تەقتەقەوە کاک هەڵۆ ئێوارە و باش زۆر سپاس کاگەڵۆ بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانەکە دەستخۆشیان لێکەم سپاس فەرموو کاک هەڵۆ چی پرسیارێکت هەیە بەڕاستی ماوەیەکە جۆی ڕاستن هاژەهاژێکی هەیە نەزام ئەو هاژەهاژە بەڕاستی چییە دکتۆر سیڤەر پرسیار کاک هەڵۆ ئەو هاژەهاژە جارێکەکەمیانە بێ پرسیار لە جەنابە بکەم کە لەگەڵ یا بیستنت تێک چووەیان هەر هاژەهاژەکەت هەیە یعنی بیستنەکەم بۆتەوە پژمن
بیستنت کەم بۆتەوە؟ نەخێر بیستنم باش. هاژەکە بە شێوەیەکی بەردەوام هەتا یاخود لە کاتی خەوایان کاتێکی مایەن هەیە؟ والله جارجارە دکتۆر جیان. جارجارە باشە کە هاژەکەت بۆیە شێوەی هاژەکە بە شێوەی ئێمە چەند جۆرێکمان هەیە ینی بە شێوەی سەوتی سێ کاڵێ یاخود بە شێوەی سەوتی با بڵین مەکینەیە کە لە پەناسەر تا ئیشکا وڕوڕیان چ شێوەیەکیانە؟ ئەو ژێ بەڕێزت سەما ئەو شتانە زۆر بەکارێنیت؟ فۆنۆشتیوە هەر بەکار ناهێن. قەت نەکردووە؟ بەڵێ تەقەکردن قەت نەکردووە؟ باشە زۆر باشە کاک هەڵۆ چاوەڕێ وەڵام بە ڕۆحەکەم. پەیوەندێکی دیکەمان لەگەڵە لە حەمرینەوە کوێستاخان ئێوارە باش. کوێستا؟ سلام علیکم. سلام علیکم کا کوێستا ئێوارە باش. یارتو باش زۆر سپاس. زۆر سپاس. زۆر سپاس. وڵی پرسیارێکم لە دکتۆر سێبەرە حاڵەتێکم هەیە ئەوەیە من زیاتر ئافرەتم وتمەوەی دەوەکەم چۆن ئەگۆڕێ بۆ ئافرەت ئایا بە عیلاجە بە دەرجیە بە عەمەلیاتە بە چییە؟ گەشتن پرسیارەکە. بەڵێ کوێستان خان هەر لە بەڕێز هەر لە ئەوەڵەوە سەوت دوا بووە یان بەپی ماوەیە گۆڕاوات لێ هاتووە؟ مناڵی تەعاان وانەوە تر وردە مەسەلەن تر ئاوام لێ هاتە یعنی تاکو ئەم تەمەنە. بەڵێ لەگەڵ یا قەت چێکی هۆرمۆناتە کردوتەوە مشکلەی هۆرمۆنات و ئەو شتانت کە هەبوو بیان؟ مشکلی هۆرمۆنات هیچ مشکلی هۆرمۆناتم نییە هەمووی ئافرەتە و هەم هیچ مشکلی هۆرمۆناتم نییە. بەڵێ کوێستان خان وەکو بەڕێزت با بڵین لە عینەن شت بە شەوانە قەت هەستە بە گەڕانەوەی تر شەڵۆکی ئەو شتانە نەکردەوە بە ناو قورگت؟ وەڵا دکتۆر جار وایە سەوتم باشە جار وایە سەوتم یعنی ئەوە چۆن بێژی تر ئاوا خۆم پێم ناخۆشیسە بۆ شێوەیە سەوتم ئاوایە. بەڵێ باشە زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. چاوەڕێی وەڵام بە دایکی ئیلیامان لەگەڵە لە کەرکووکەوە. دایکی ئیلیا ئێوارە و باش. سەلامەتی گیانەکەم ئەو کاتتان باش. سپاس فەرموو دایکی ئیلیا. گیانەکەم بۆ دکتۆر سیڤەت تەلەفۆنم کرد. بەڵێ گیان. دکتۆر سیڤەت گیان من کاتێکی گەلێ زۆرە یعنی 2 ساڵ زیاتر شەبێ حەساسیە پێیا بووە لە پشت قورگمەوە. بەڵێ. چەند دکتۆرم کرد هیچ استیفادەم لیان وەرنەگرت. وام لێ دێ شەوان ئەخکێم بە ڕۆژ ئەمە هەڵیە چێشمەوە سیەکانم پڕە بێ و هەناسەم تەنگە بێت. نەزانم چی بکەم. دایکی ئیلیا هەستەکەی کە مەسەلەن بەڵغەمەکە کە لە پشتی خۆتایە خود تفەکە بە قورسی بۆت قوتەچەیان زۆر جار هەر بۆت قوت ناچێ؟ داروا هەیە هەر ناتوانم قوتی دەم هەناسەم ئەوەستێ. داروا هەیە وام لێدێ ڕاکەم بۆ دەرەوە هەناسەم زۆر تەنگە بێت. بەڵێ باش. لەگەڵ یا پژمەت نییە هیچ ئەو بەلووتان نایەتە خوارەوە کێشەیەوانت نییە؟ نا بەڕێزم پێش ئەوە هینم هەبوو حەساسیم هەبوو بەس حەساسیەکەم چابوو. زۆر دکتۆرم کرد ئەڵێنە من ئەوە تۆ هینە وەهمە و نازانم چی وەهمی چیە دکتۆر گیان من ئەزانم حاڵەتەکەم چۆنە. هیچ دکتۆری بۆ سلێمانی ڕۆشتم بۆ کارد زۆر دکتۆرم کرد هیچ استیفادەم لیان وەرنەگرت. ڕاستەکەی هیچ دەرمانێکت بەکار هێناوە وەکو پەمپوشتی و دایکی؟ بەڵێ گیانەکەم بەڵێ پەم بەکار دێنم دکتۆر گیان بەس هیچ استیفادەم لێ وەرنەگرت. یەک حەدێکیان هەیە حەساسیە کەمێک بەس ئەمە نەهاڵیە چێشمەوە هەر تەواو نابێ ناتوانم فڕێدەم 2 ساڵشە لوت و مشکە هیچ لێ دەرناچێت. بەسەر چاو ئێستا جواب بدەینەوە دایکی ئیلیا. سپاس بۆ تەلەفۆنەکەت. زۆر باشە سپاس دایکی ئیلیا بۆ تەلەفۆنەکەت. بەرلەوەی کە بچینە وەڵامی ئەوانە با بزانم دکتۆر پشدەر ئەم نەخۆشیانەی کە لە گەورەیە هەن زۆر کێشەی قورگ و لوت و گویان هەیە بۆ مناڵانیش هەر ڕاستە؟ کە مناڵانیش هەیە تاوان بەس زۆر جار هەیە خەڵکی ئێمە بڵین بۆ نمونەوەی کە گەورەکە هەستی پێکە ئێستا کە درکی پێکە بۆ نمونە نەشتەرگەری بۆ کردووە یاخود هەستیاری هەیە یاخود ئەم شتانی تری هەیە لە مناڵە کەمتر بەو شێوازە ئیهێنن بەڕاستی بۆ لای پزیشک یعنی بۆیە هەستەکەی لە مناڵە کەمترە ئیهێنەگینا ئەم مەسلەی کە ئەم باسێکە هەستیاری قورگ و لوت و ئەمانە هەمووی لە مناڵە هەیە بەڵام لای گەورەکان لەبەرەوەی لە خۆیانان نیە کەمتر هەستی پێەکەن یعنی کە مناڵەکە پژمەیە کە مناڵی لوتی گیرێ یا لە مناڵە پرخەی هەیە فلانە ڕوبەڕووی زۆر جار دکتۆریش بێتەوە هەمووی ئەم مەسلەی پرخەی شەوان زۆر جار مناڵی هەنن لە تەمەنێکی کەمە
ئەڵە پرخەی زۆر ئێمە لەوانەیە بەڵێ لەوانەیە هەر لە گەورەیە کە هۆکاری چی بێتم قەڵەوی ئەم مەسلەی گۆشتی زیایەکە لە پشۆ ناڕێکی لوتیان ئەمە لەوانەیە دکتۆر خۆیان زیاتری شێوانیش بێ هەموو ئەمانان پرخە و ئەم شتەیەم دەنگێ دروستەکەن. هەندێک لە مناڵان لە سەرەتا لە دایکبوونیانە هەست بە تانکی لوتیان یاخودەوەی کاڵە گۆشتی زیای لە لوتیا هەبێت هەتاکو تەمەنی چەند ئەم گۆشتە نامێنی یاخود ئەگەر هەر نامێنێت چارەسەرەکەی چییە؟ دوو شت هەیە بەڕاستی هەندێک جا خەڵکی ئێمە هەندێک شتیە تێکەڵیەکە زۆر جاریەت ئەڵێ دکتۆر لوتی تەسکە هەناسەی باش بۆ نادرێ یا دەنگ دەرەکە هەنێک لەوانە ئاساییە طبعاً زۆر جار هەیە تەنانەت مناڵ غازاتی هەبووە لەبەری شێوازی دەربڕینی ئازاری ئەم مناڵە هەستی کردووە کە ئەم مناڵەوە ئازان لوتی تەسکە یاشێکی هەیە چونکە دەنگێ دەرەکالەوە هەنێک جار هەیە هەنێک نەخۆشیە پێڵەنتریکی و ملێشە یعنی یاخود لەرنج و ملێشە خۆی ئەم کڕکڕاگەانای خۆیانشی لە دەنگێ دەرەکەن ئەمان هەر زۆر جار شوێن بۆی کە لوتیان تەسک بێ ینی ڕێژەی ئەو مناڵانی کە لوکنی لوتیان بچووکە یاخود تەسکە زۆر کەمترە بە چاوەی کە دایک و باوکان ئەو یەکەن بۆ ئێمە ینی پرسیارێکی دیکەشەوەی کە زۆر دایک و باوکانێکەنەوە کاتێک کە ئەمەلیاتی لەوزەتیان بۆ مناڵەکانیان ئەەکەن لیمفەکانیان چەند جارێکە ئاڵسێت ئەوە چۆن دروستە بێت لە دوای ئەمەلیاتەکانی ئەزانی یەک شێبا پێ بەڵام خەڵکی ئێمەوە ئەزانی لیمفەگرێ بەس لەمە هەیە یعنی لە لەوزەتێنە لیمفەگرێ لە تەواوی جەستەیە هەیە چونکە سیستەمی بەرگریە یعنی زۆر جار ئێمە کەیان ئەڵێن لیمفەگرەکانی دەوروبەری ڕخۆڵەکانی زۆر جاریان بە ئازارێکی زۆری سکێن کاتێکەمان نێرین بۆ سۆنەریا بۆ شتێ ئەڵێن وڵی لیمفەگرەکانی گەورەوەڵە خۆ دکتۆر نەشتەرگەری لەوزەتێنە بۆ کردووە چۆنە بێ ئەمە ئەوە ئەمان لەوانەیە درک بۆ نەکەن ئەم لەوزەتێنە تەنها لە بەشێکی لەم شوێنەیە کە گەورە ئەبێت لەوانەیە بۆ ئەوان بەڵام تەواوی جەستە لەژێر چەناگەیە لە هەمویان لیمفەگریتایە احتیمالی لەگەڵ هەر نەخۆشی هەوکردنێک ئەمە ڤایرۆس بێت بەکتریا بێت حتا تەنانەت چەندێک جار شێرپەنجەیە نەخۆشی ترە هەموو لەوانەیە لیمفەگریانە گەورە بێت مەترسی هەیە یاخود نیەتی بەپی حڵەتەکە دەورە بینەگە ڤایرۆسێک بێت هیچ لەوانەیە بەکتریای بێت لەوانەیە ئێمە بۆ مای دەڕۆژ عیلاجی التیابیە دەینێ هیچ لەوانەیە جاری وایە نەخۆشیتری هەیە جاریوا بۆن هەندێک جار هەیە تۆ ئاماژە پێ لەوانە شێرپەنجە هەیە بێ مناڵەکە تۆ کاتێککە فاسی بۆکەی دەرەکەوێت شێرپەنجە بۆیە بەڵام بەشی هەر زۆریان ئیلتیابێک هەوکردنێکی ڤایرۆسی بەسیتە و بەپی کات باشە بێت. سپاس دکتۆر پشتر دکتۆر سیڤەرسیە پەیوەندیمان هەبوو بە وەڵامی ئەوانەش بینەوە. بەڵێ کاک هەڵۆ لە تەختەق پرسیاری ئەوەی کردکەوتی گوێ ڕاستم هاژەهاژی هەیە لە ڕاستیدا ئێمە و حاڵەتانین کە هاژەهاژ دروستە بێت خاصەتەن لە با بڵین لە کەسێکا کاگەر تەقەی نەکرد بێت یاخود ئەگەر سەوتێکی بەرز ینی بەکاری نەهێنا بێت لە ڕێی سەماعەوە بیان لە ڕێیا شتێکەوە بێت ئێمە عادەتەن نەخۆشانە ئەبێت شتێکمان هەیە با بڵین وەکو تەختیتی گوێچکەی پێوترێ کە هی بەشی گوێچکەی ناوەوە نەک ناوە ڕاست بەخشیت و هەروەها لەگەڵ لە عینەن کاتا تەختیتی گوێچکی ناوەڕاستیشی بۆکەین بۆی بزانین ئایا زەخت و شتەکان چۆنە زۆربەی وەختەکان یعنی ئەم کەسانە پێویستیان بەوا بێت کە بەس متابعە بکرێن بەپی و سەبەبەکەی بدۆزێتەوە لە ڕاستیدا ینی ئەو پێویستمان بەوا بێت کە بیبینینەوە تەختیتی بۆ بکەین پێشەوەی کە هیچ عیلاجێکی بینێ بە حکمیەوەی کە لەگەڵە با بڵین بیستنی تێک نەچووە باشتر وایە کە لە ئێستاە تەنها حەبێک هەیە کە بۆیە نووسین لە دوایە بە پەیوەندیمان پێ بکات چونکە حەبەکە بێ بۆی ڕوونکەینەوە کەپشەوەی بەکارانەکەی چۆنە و بۆ چۆن ڕۆژ بەکارێ بەڵێ کاک هەڵۆژمارەی دکتۆر سیڤەر هەیە لەسەر شاشەکە ڕۆژانە ئەڕوات ئەتوانین لە ڕێگەی واتساپەوە لە گروپی پەلە چارەکە گروپێکی ئۆنلاینیان هەیە لەوە ڕێگەی واتساپەوە پەیوەندیان پێوکەن لە کاتژمێر 9 هەتا 4 ئێوارە ئەتوانێت وەڵامت باتەوە هەر پرسیارەکەت هەبێ بۆ ورتر با بۆ ڕوونکاتەوە تاکو ئەوش بتوانێت چارەسەرەکەت بۆ بنووسێت بچینە لای کوێستا خان لە حەمرینەوە باسیەوە بەنسبەت کوێستان خانەوە تەوانیمە بە گۆڕانی سەوت عادەتەن کۆمەڵێک ئەسبابی هەیە ئەو هۆکارانی کە بنە گۆڕانی سەوت لەوانەیە لە چیەوە دەستپێکا لە کۆمەڵێشتەوە کە لە ناو با بڵین بوونی دەنگەژیەکانەوە کێشەمان هەبێت بە بۆنەی ئەوە بێ کە دەنگەژەکان ئەستورترە بن کە ئەما گۆڕێت یاخود بە بۆنەی کۆمەڵی نەخۆشیمان هەیە کە ئەو نەخۆشیانەوەکەن با بڵێن لە ژێر ناوپۆشی ڕووپۆشی ئەو دەنگەژەیانەیە کۆمەڵێک مادەی وەکو گلایکۆپرۆتینۆمانە تایە ئەنیشێت و سەوتەکە ئەو کاتە دەنگەژەکان شێوازی یاریکردنەکانیان قورسترە بێت و زیاتر بەلای گڕیا ئەڕواکە کوپیا یەکێ لە سەبەکانی ترکە هەمانە ئەبێت زۆر تەکید لەوە بکەینەوە کە بزانین فحسی غودەکانی بۆ بکرێت چونکە زۆربەی کات غودەکان خۆیانە بنە هۆکاریەوەی کە با بڵین لەوانەیە یاریکردنی دەنگەژیەکان لێمان ڕاگرن و نەهێڵن بە شێوەیەکی تەواو ئەو بکەن
و حاڵەتی سێهەمیان هۆرمۆناتەکانە لە ڕاستیە ئەم نوع نەخۆشانە یعنی ئێمە عادەتەن لە پێشە نازوڕێکیان بۆکەین هەتاکو بزانین جوڵەی نەوە ئەنازۆی خاصی پێوترێت سترۆبۆسکۆپی بزانین جوڵەی دەنگەژیەکانیان چۆنە و کۆمەڵی فحوساتی مختبەریە بێ ئەوانی بۆ بکەین بەپێی ئەوە ئەتوانین سەبەکەی بدۆزینەوە زۆربەی کاتەکانی ژێ لەوانەیە هەر نەگەیتە سەبەب نهایەکە لەبەرەوە نەشتەرگەری هەیە بڵێ تێکچوونی دەنگەژیانە کاتین یاخود بەردەوامە بێت ئەم ئەڵێ لە مناڵیەوە هەمە یعنی کەواتە بەردەوامە بێت لەو کاتەیە کە ئێمە هیچ ڕێگەچاویش کەمان نامێنێتەوە ڕێگا بینە بەردەم عملیاتمان هەیە کە با بڵین کۆمەڵی عملیات لە ڕێگەی ڕێکردنەوەی دەنگەژیەکانەوە و بڕینی دەنگەژیەکانەوە بەشێکی ڕێکردنەوەی ئەتوانین سەڵتەکەی وەکو ئافرەت بچینە لای پرسیارەکەی دایکی ئیلیا نەکەرکۆک بەنسبەت دایکی ئیلیاوە لە ڕاستیە دیار دایکی ئیلیا زۆر بێزار بوو لەوەی کە پێیان وتبێت لەوانەیە ئەمە وەهمە نەخێر ئەو علامەتانی ئەو هەیەی ئەبێت بە شێوەیەکی بە هەند وەریگرین و یعنی بە حکمەوەی کە ئاوە لە لای ئێمە دایمی خوا دکتۆر بە شێوەیەکی عام لە عالەم ئاوایە کە ئەبێت کوالیتی یاخود چۆنێتی ژیانی نەخۆشەکە بەلامانەوە لە هەموو شتێک منترە لەبەرەوە دایکی لێمادام تۆم شتە زۆر ئیزعاجی کردویت ئێمە ئەبێت لەم حاڵەتەی جەنابتە کۆمەڵی عیلاج هەیە کە بەکاری بێنێت پمپێک هەیە کابێ بۆ ماوەی 2 هەفتە بەکاری بێنیت بە شێوەیەکی عام پێوترێت پمپی ڕاینۆکۆرد ئەم پمپا ئەبێ 32 مایکرۆگرامەکەی بەکاربێنیت ڕۆژی 2 جار لەگەڵ یا ئاو خوێمان هەیە کاتوانی هەرچێکێک لە شەریکەکان ئاو خوێکان بکڕیت و ڕۆژانە نەخۆت بیگریتەوە خۆی هەیە بە حازریەتوانی داوایکەی ڕۆژانە 2 جار 10 دقە پێش ئەو پمپە بەکاری بێنی زائیدەن ئەمە حەبی دیسانەوە حەبێکی حساسیتمان هەیە کە شەوانە بێ و حەبە وەربگرێت ئەگەر زۆری ڕۆنمی عیلاجەکان لات ئەتوانی دووبارە لە ڕێگەی ئەو ژمارانەی کە ڕۆژانە ئەڕوا ژمارەی دکتۆر سیڤەری لەسەرەوە پەیوەندی پێوکە لە ڕێگەی واتساپەوە ڕوونتر دەرمانەکان بۆ دابنێت پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا کاگەمین لە سلێمانیەوە کاگەمین ئێوارەت باش ئێوارەتان باشە و کاتتان باش زۆر سپاسم کاتەی تۆش باش بۆشویە خۆ دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس فەرموو کاگەمین چی پرسیارەکەت هەیە ڕای بەنسبەت گەروی خۆم من تقریبا لە مانجی دەوە هەست دەکەم سەوتم کەوتووە هیرا دەخۆم شڕوب دەخۆم هەتا ئێستاکانش هەر سەوتم هیچ فەرقی نەکردیە بەس ئەو کاتەکە پێشەوەی وەی لێبێ نێرگەرەم کێشا لە دوای ئەو نێرگەرەوە هەست دەکەم تاکو ئێستاکان هەر سەوتم کەوتووە ینی هۆکارەکەی تێدە دکتۆر پشدەکردۆدا مەمنوع نەبم بەڵێ کاگەمین جەنابەت لە چەندێک لەمە پێشەوە ینی با بڵین نێرگەلت وەستانووە بە تەواوەتی وڵایت بە تەواوەتی تقریبان دەو قەیرانە پێشتریش هەر هەفتەی جارێک 2 هەفتە جارە دەمخوا بەڵێ جگەرە ناکێشن بەڵێ ئێستا ئەفوان تێنەگەشتم ئەفو جگەرە ناکێشیت کاگەمین 96 تا 2011 کێشا لە 2011 وازم مینا بەس ئەو کاتیش تقریبا ڕۆژە 4-5 پاکەتمە خوارد بەڵام 2011 وازم میناوە بەس دوای ئەو نێرگەلەوە یان هەستەکەم وەم لێ هاتووە هەنیە هەموو شتێک دەخۆم برێن شڕۆ بەخۆم ها بەخۆم ئێستا سەوتم چۆن هەرەوە هیچ فەرقی نەکرد ئێستا حالێن شڕۆبەک دەخۆم ڕۆژێ 2 جار بەڵێ گوتم هیوادارم زۆر باشە کاگەمی هەر دیار بوو بە تەلەفۆنەکەشا سەوتی دیار بوو کە سەوتی تێکچوو بوو هۆکارەکەی چیە دکتۆر سیڤەر بەڵێ ینی هۆکاری سەوت گۆڕانەکان وەکو باسمان کرد لە پێشەوە بەشێکیمان باس کرد گۆڕانی هۆرمۆنەکان و گۆڕان لە با بڵین پێکهاتەی دەنگەژیەکانە کە لەوانەیەشتی زیابێت بەڵام ئەم بەڕێزانەی کە با بڵین لە زۆربەی کاتەکان تشەڵۆکی مەعیدەکە گەڕێتەوە بۆ سەر دەنگەژەکانی کێکە لەو کێشە گەورانەی کە نەخۆشەکان وا لەیەکە تووشی گۆڕانی سەوت بن ینی دیسانەوە جاریش کەوا بزانم لەگەڵ نەخۆشەکانی کە باسمان کرد ئەو کەسانە یەکەم شت کە ئێمە پرسیاریان لەکەین ئەڕۆین بۆ بابەتی ئەوەی کە ئایا ترشەڵۆکە هەیە یان ترشەڵۆکە نییە دوای ئەوە ئەگەر ئێمە عادەتەن نەخۆشەکان شووبیانەینێ و عیلاجیانەینێ بۆ ماوەی 2 هەفتەیەک و ئەو ڕێنماییانی کە باسمان کرد وەکو کەمکردنەوەی ناخواردن لە ئێوارانە نەخواردنەوەی شلەمەنیەکان لە سەعاتێک پێشەوەی بچێتە ناو جێگایە زائیدەن
بەعزە جارێک هەرچەنە ئەمە لەوانەیە دکتۆری ئێسک و مێشک و دەمارەکان دایمەن لە زڵمانەوەستنەوە بەڵام لەم حاڵەتانێ ئێمە ناچارە بین داوا لە نەخۆشەکەین لە جیاتی سەرینێ دوو سەرین بەکاربێنێت ئەو تاک و ئەو ماوەی بە تەواتی باشە بێتەوە و با بڵێن شێوازی ژیانی خۆی ئەو لایفستایڵە لەسەری ڕابێت یەک نوقتا هەیە بەڕاستی حەزەکەم دایمەن لە نەخۆشەکانی خۆمانە زۆر ئەوە بێت نەخۆشەکان لە دکتۆر اینجا خۆڵا من بەس میوە خۆم بە شەوان خۆهینم نەکردووە خواردنم نەخواردەوە بە ئێواران لە ڕاستیە خواردنی میوە لە شەوانە تەمانەوە کاری پزیشکی خواردنەکانە زیاتر بەڵام خواردنی میوە لە شەوانەوە ئەکات ئەمەلی فێرمنتیشن یاخود ترشاندن لە ناو مەعیدایە زیاتر هەندێک لە میوەکانیش ترشیان هەیە بەڵێ ئەو ترشاندنە زیاترە بێت و ئەمە ڕێخۆشکەرێکە بێت بۆ گەڕانەوەی ئەو ترشەڵۆکێ بۆ ناو بۆری هەناسە و سەر دەنگەژیەکان و عەزێدانی ئەو دەنگەژیانە بە تەکید ئەگەر ئەم بە ڕێزاڵێ لە ماوەی 2 هەفتەیە باش نەبوومەتەوە ئێمە لەم حاڵەتەیە ئەبێت لە ڕێگەی نازوڕ و سەیری دەنگەژەکانی کەین بە تایبەتی لە بەرەوەی جگەرە کێش بۆ بۆ ماوەی تقریباً 5 ساڵ 4 خواکرد بۆ 5 دکتۆر سیڤەر جگەرە کێشار خواردنەوە کحولیەکان نێرگە لە ئەمانە تا چەنە تەئسیر یا خواردنەوە سار بە تایبەت ئەو خواردنە کحولیەکان زیاتر کە سار دەکرێت ئەمانە تا چەنە کار لەسەر قوڕکەکات بەڵێ سەیریکە بە نیسبەت ئێمە خواردنەوەی هەموو تەوان جگەرە کێشان و کحولیەکان یەکێکن لە سەبەبە گەورەکان لە هەموو جۆرە شێرپەنجەکانی لەشە یعنی تەسەوڕ کە ئێمە کە تەلەبە بووین دایمەن خۆشترین دووشت بەلامانەوە بوو کە پرسیاریان لێ کردین لەسەر شێرپەنجە ئەو دوانەمانەزانی چکە هەر بۆ هەرز نەخۆشیەکە دوو ڕاز دەرەچێت لەبەرەوە اینجا یەکێ لە کێشە گەورەتر لەمە ئەوەیە کە هەردووشان بەیەکەوە لە یەک کاتاڕوان یعنی بۆ نمونە بە تایبەت ئێستا کە زۆربەی گەنجان هەردووکیان بەداخەوە من ئەڵێم جاران لە ناو کۆمەلگای ئێمەیە حتا با بڵێن بەلای خەڵکەوە عیبە بوو جگەرە کێشان لە ئێستاە بووە بە شتێکی باو ئێمە ناتوانین بڵێن ئێمەش پەپولین لە ناو دکتۆرەکانە ئێمەش جگەرە کێشمان زۆرە بەداخەوە و بەداخەوە جارێکی کەش کە ئێستا دیاردەی نێرگەلە کێشان و جگەرە کێشان حتا لە ئەفرەتانیشان زۆر بووە چکە جاران پیاوەکە بە زەرەری لە خۆیە ئێستا با بڵێن ژن نیوەی کۆمەڵە و دایکی نیوەکەی کەشە لەبەرەوە کە سەیرەکەیت کە ئافرەت من زۆر خەمبارم بەوەی کە ئافرەتە بینم جگەرە کێشیان نێرگەلای کێشە لەبەر هیچ شتێک نا لەبەرەوەی کە ئەو لە مستەقبەلە زیانی بۆ ئەو کۆرپەلەی کە بێت زیاترە لە باوکەکە زۆر باشە دکتۆر سیڤەر دوو پەیوەندی تەلەفۆنی دیکەمان هەیە کاک فەرهادمان لەگەڵا لە سلێمانیەوە کاک فەرهاد ێوارەت باش ێوارەی تۆ باش زۆر سپاس فەرمووچی پرسیارەکەت هەیە کاک فەرهاد ببورە پرسیار لە دکتۆر سیڤەرەکەین ئەگەر تەخمەنەوێت خزمەتتان دکتۆر جانم کاتۆ باش باشتر ڕۆحەکە وەڵا دکتۆر جان من بە حکمی شەکەم پێشووتر تووشی حادسە عازیە بووم تەقینێکە شتێک دروست بوو لە گوێمە کرد گوێم وەدەوەدە داوەزێ ئەمە تەسیب لێ کردۆ بەوەی کە بەرەو نەبوونی ئاو بڵێن بیستن بێ حاڵێکی وامە ئێستا بەوەی نازم ماوەیەکە ئازارێکی زۆر هەیە دەگوێت هەر گوێتەشم بەتابەتەوە تەقینەش لە لای ڕاستەوە ڕوویە نەک لە لای چپی ئێستا هەردووشیان ئازاری بەتابەتی بەیانێ ئەگەر تەوزیح هەیە بێ من مەمنوعین تۆ بەڵێ تەقینەکەت ئێستا هێشتا چاک بۆتەوە بەڕێز کاک فەرهاد یاخود یعنی بەردەوامە وەڵڵی بە عەرزی جەناب کە یعنی ماوەی بڵێن سی ئەحمەتەقان یعنی ئابیجی ماتەق تەقناندووە ئەمە تەسیر لەسەر جوێن کردوم بەڵێ يعني دەنگێکی قرس بۆ بۆگوێ اینجا تەمامیش نەبوو بەڵێ بەڵام هیچ دەردانێک هەیە لە ناو گوێچکەتەوە کاک فەرهاد نەوەڵە هیچ دەردانێک نییە یعنی تەڕ نییە گوێچکەت هەست ناکەیت تەڕ بێ بۆنێکی ناخۆشی هەبێ هیچ شتێک لەمانەت نییە فەرهاد سپاس بۆ پەیوەندیەکەت دو پەیوەندی وەرەگرین کاکێرشمان لەگەڵا لە عەربەتەوە کاکێرش ئێوارەت باش ڕێزم باشیت زۆر سپاس پرسیارەمێ بۆ دکتۆر سیڤەر لێدەخمەن لە خزمەتە وەڵایی دکتۆر گیانەزیە حەبە ساڵە من بڵێن دوودمە گیریە بە دزانە بە 6 مانگی پاییز و دزان گیریەوەمانە و بەڵێن بەهەیە تۆزێ باشم حەبە ساڵە من ئەوە گیرم خواردە بڵێن حەزادی قورگ و دووتۆ شومەی شعایتە دەروش گردەمانەوە ئەڵێ کێشەی دیدن نازانم ئەنیە خۆیمە بەڵێ یعنی پزیشک بینیوێتی خواری کۆڵەکەی لوتە نەبووە کێشەی ئەوەت نەبووە وەڵی دوتم ئیشاعەتە خۆی دیارە دوتم دارەمان بەشمە هەولێرەمانە دەبێ
علاج داري ما تقريبا قضيه وبدو ورقه او ودي ما عيب نايل او ما بكره وردو دورينا وشو برسماني لاي هي واصل رواد زي بارتي دكتوره شو تدا اي شو معنا يبر علاج بولتي بايتش والله حد دوري انا قوما بله زۆر سپاس کاگەر سپاس کاگەرش سپاس بۆ پەیوەندیەکەت دکتۆر پردە دیارن ئەمڕۆ نەخۆشەکان هەمووی لە قورگ و لوتیکە و کێشیان نەخۆش نیست چانس ڕۆژانە پێوەندی من زۆر پێوە کرێ وە لەگەڵ ئەوەشدا ئەم هەفتەیە چەند جار پزیشکی مناڵانمان بان کردووە پرسیارەکان زۆر چانسمە بۆ بێدە ناخۆش قەیتێکەتردانیشە گەوگرە جارجار زۆر باشە هەر کاتێک ئەگەر ئەو هەرێک نیشانە هەیە کە گەورەکان باسی ئەەکەن یاخود وەکو نەخۆشیەکە لە مناڵانە هەبوو تۆش لەگەڵ دکتۆر سیڤەرە هاوکاریەک بکەم دکتۆر سیڤەر با بچینە سەر پرسیارەکەی کاک فەرهاد بەڵێ بەنسبەت پرسیارەکەی کاک فەرهادەوە یەکێک لەو کێشانەی کە ئێمە هەمانە دایمەن لە لای با بڵێن تەقەکردن لە هەموو شێوازێکی تاقەکردن ئەو ساش ینی پرسیارەکەی کەش باسی ئەوە کرد تاقەکردن ئەمە بزانم کاریگەری تاقەکردن چەندێک ئەمێنێتەوە لە سەرگوێی ئینسانی کە ئێمە تاقەکردنی لە کێشە گەورەکانمان ئەوەیە کە لەوانەیە تۆ لە پێش 10 ساڵەوە 15 ساڵەوە تەقەیەکەکەیت ئەمە بە شێوەیەکی با بڵین پلە بە پلە بیستنی کەسەکە کەمەکاتەوە و لەگەڵیشا زۆربەی وەختەکان تووشی چیمانەکات تووشی هاژەهاژ و زیکە زیکمانەکە لە گوێچکە کە لەوانەیە جاری وا هەیە لە دوای 15 ساڵەوە ئەم کاریگەرە دەرەکەوێت لەبەرەوە ئێمە بە سوپاسەوە بۆ پێشمەرگەکانمان بەڵام کەسانێک هەیە کە تەقە بۆ خۆشیەکەن ئەگەر ئەم شتیان بیرکەوێتەوە من خۆم یەکێک بووم لەو کەسانی کە حەسمەکرد بۆ یەک جار تەقە تاقیکەمەوە بەڵام بڕاب کە تا ئێستا نەمێراوە لەبەرەوەی ئەزانم لە ئێستاە بیا لە 20 ساڵی کاوێ باجەکێ بێەوە یعنی مشکلەکەمان لەوایە لە ئەووەڵا کەسەکە هەستی پێناکە چونکە ئێمە دووسێ هۆکارمان هەیە بۆ دابەزینی گوێچکە یەکێ لەوانە کە لە هەموو کەسێکە ڕێە بەڵام بە جیاجە هۆکاری تەمەنە کە لە تەمەنە ئاچینە پێشەوە بەرەبەری گوێچکەمان دابەزێت اینجا ئەگەر سەبەبێکی کە هەبێت بۆ دابەزینی گوێچکەکە ئەوە ئەم شتە زیاترەکە و سەریعتری زۆر بەکارێنانی هێدفۆنیش جارە جۆرێکی هێدفۆنمان هاتووە دایمان ئەم وایڕشتەی پێوە نییە هەر بەگویانەوەیە نازانم وەکو پۆزی لێ هاتوو دانێک ئەمەگە ئەو خراپ نییە بۆگە بە تەئکیدی زۆر خراپە یەک لە ڕووی کاتی بەکارهێنانەکەیەوە چەنە دوو لە ڕووی تا چەندێک سەوتەکە بەرزەکەینەوە یعنی ئێمە وازانین بەکارهێنانی مۆبایل بۆ نمونە یاخود ئەو سەوتەی کە لەسەر مۆبایلە شتێکە هەڕەمەکی دانراوە ئێمە ئەگەرمانەوێ زەرری ئەوە کەم کەینەوە ئەبێ دایمەی خوا لە نیوە کەمتردام ئەی ئەو لەرەلەری کە هەیە بەردەوام کە دروستە بێت بۆ شەپۆلی لە مۆبایلەکەی هەیە ئەیگەێنێت بە هێدفۆنەکە ینی سەیریکە ئەمانە تاکو ئێستا ئێمە وەکو شتێک ناتوانین داتایەکی وانە چونکە ئەگەر بەڕاستی هەبووایەوە ئەکرا بۆ منە ڕێگایەکی زۆر کەمتر خەڵکان دایمەن بە هەند زیاتر کۆمەڵە لەسەر لەرەلەرەکان وەرەگرن بەڵام بەڕاستی بە تەئکیدی وەکو خۆیان تەئسیریان هەیە یعنی بەڵام تەئسیرەکەیان تا ئێستا بە شێوەیەکی زانستی ئەوەنە بەقوڵی نەتوانراوە بزانرێت تا چەندێکە چکە ئەگەر بگاتە ئەو دەرەجێ ئەو کاتەمەوە نمونە بەکارهێنانی مۆبایل ئۆتۆماتیکلی بە شێوەیەکی ستاندارد لە عالەما با قانون کەمەکرێتەوە ئەگەر دکتۆر پشدەر لە مناڵانی شایەتفۆنێکی گەورەکەنە گویانی تەرەگەر بۆ یاری پلیستیشن بێ نازانم مۆبایل بێ ئایپاد بێت بە تایبەت لەم کاتەیە ئەم فترەیە کە مناڵان لە ماڵەوە بوون زۆرترین کاتەکانیان بە بەکارهێنانی ئایپاد و مۆبایلەوە سەرف کردو ئەو بۆ هێدفۆنش بەکارێنن ئەی بۆ گوێی ئەوان بە تایبەت کە مناڵ زۆر ناسکە چۆن کاریگەری بۆ لێرە باون باسی گوێەکەی نەکەم باسی لەوانەیە کاریگەری خراپەکانی مۆبایل و ئایپاد و ئەنە کاتێکە لە کاتێکی زۆرتر لە حەدی خۆی بەکارێنرێ ئەین لەوانەیە زۆر جابەتاوەتی ئێستا نەتوانین قورس بێ کۆنتترۆڵی بەکارهێنانی ئایپاد و مۆبایل کە چونکە لە ساتۆ ئیجباری مناڵەکان نەخسۆتە ماڵەوە حتا بۆ ئێمەش زۆر جارە ڕمانە ناکەین وەک جاران کە جاران ئەمە ناژێری پێ بڵێ لای بەڵە 20 ساڵ لەوانەیە قورستر بێ هیلاکمانەکەن یانەوەی پێڵێچمە دەرەوە زۆری پێەیە ئەبێ موزەیە سەرفکە جا موزەیە زۆرجار تۆ مۆبایل و ئایپادەکە ناچاری تاوان بەکاری بێنە بەڵام زۆرجە گرفتیەوە دروستە بێت کاتێک یان سەدانی نەخۆشخانەکەن بە سەرێشەیەکی زۆر حاڵەتێکی دەرونی زۆرجار دایکان و باوکان ئەویان هەیە کێشیان لەگەڵەوە هەیەڵێ هەنێک خەڵسو کەوت دەکات لەوانەیە مناڵەکە ئاسایی نییە یان تێکەڵ نابێت کۆمەڵایەتی نییە مناڵێکی گۆشەگرکەوێ زۆرجار هەیە مناڵەیە بەدەم ئایپاد و مۆبایل و ئەو ناخوات ئاگای لێ نییە هەنێکیانەیە هەر ناخۆن ینی بۆیە دایم ئەم گرفتانە هەر هەمووی دروستەکات بەڕاستی زۆرجار بینینیان تێگەیە زۆرجار مناڵ هەیە لە تەمەنێکی زووە لەوانەیە پیس بۆ بکە کە چاویلکە بەکار بێنێ بۆ گوێچکەشان تاوان بە هەماشەوە زۆرجار خەویان تێگەیە سیستەمی خەویان تێگەیە هەموو ئەم شتانە کاریگەریکی زۆر خراپیە
بەڵام لەبەر ئەم دەردا کۆڕۆنایە ناوێن بەی شێوە سەجارێ بڵێن ئەکەوێتەوە سەر دایک و باوکەکان بەڕاستی ئەبێت ئاگیان لە مناڵەکانیان بێ بزانن سنووری بەکارهێنانی مۆبایل و ئایپاد چەندێکە بۆ مناڵەکانیان چونکە ئەگەر ئەو سنووریان بۆ دیاری نەکەی دوای ئەو کێشانی کە دکتۆر پشدەر باسی کرد لە مناڵەکەیە دروستە بێت دو پەیوەندیمان ئەگەر بە کورتی وەڵاممان بیتەوە کاکێرش لە عربەتەوە پرسیاری کرد بەنسبەت لوتگیرانەوە کە کاکێرش باسی کرد ئەمە یعنی مادام ئەو ئەڵێ پزیشکێکی بەڕێز کە مامۆستامان بووە مامۆستای مومان بووە بینیوێتی و یعنی پێی و تۆ کە تۆ هیچ کێشەیەکی با بڵێن وەکو لە پێک هاتەی لوتتانە کەواتە ئێمە ئەوەی کامێنێتەوە لەم حاڵەتانەیە عادەتەن هەر ئەچینەوە سەر حەساسیەت و هەڵاوسانی ئەو شانە و خانانەی با بڵێن ڕووپۆشەی کە لە ناو لوتا هەیە ئەبێت ئەویش ئەگەر دوای پەیوەندیمان پێ بکاتوانین پمپێک و با بڵێن عیلاجێک هەیە بە شێوەیەکی ڕێک بۆی دانین لە کاتێکی ڕێکە کە بتوانێت بەکاری بێنێ زائیدەن خۆپارێزی لە هەوای سارد و با بڵێن لە دووکەڵەکان و ئەو شتانەی کە با بڵێن ئیزعاجکەرن بۆ ناولود وەکو بۆ بەتایبەت لەم وەرزەشەکە ئیتر ئەگەر ئینشاءڵڵا بارودۆخەکە ئاسایی بێتەوە وەرزی سەیران و گەڕان و ئەوەی کە ئەم فترەیە خەفەتی لێ خواردنەوە چۆتە دەرەوەی کاتەوە دوو ئەوەنە چۆن خۆیان پارێزن ئەوە ببێتە دوا ڕێنمایی بۆتان پێمان بڵێ هەم بۆ مناڵان هەم بۆ گەورە چۆن لەم وەرزەدا خۆیان بپارێزن چونکە زۆر تەنگە نەفەسیمان هەیە حساسیەتمان هەیە بەرکەوتنی هەندێک ژوگیا دەبێتە هۆی دروستبوونی حساسیەت و لیرک لەسەر لەشی مناڵ یاخۆت گەورە ئەگەر بە کورتیەکی بەدەقیق وەڵاممان بەنەوە زۆر سپاسانەکەین فەرمووی دکتۆر پشدەر وەڵی لەو وەرزەیە ئەگەر من تەسەووڕ ناکەم گەشت و سەیرانەوە باسەنی ئاسایی بێتەوە وەڵام ئەگەر ڕۆیشتن یەکەمیان ئاگاداری نەوت خواردنەوەی مناڵ بن زۆر گرنگە دومیان ئاگاداری ئەو مناڵانە بن کە نەخۆشی پاقلیان هەیە لە خواردنی پاقلە بەڕاستی سێمیان ئاگاداری ئەو مناڵانە بن کە هەسیاری سنگیان هەیە یاخود پژمە و لوتەڕیان هەیە چونکە هەموو لە وەرزی بەهار ئەم سێ نەخۆشیانە بەڵێ هەموو ئەم سێ نەخۆشی هەزەکەی لەو کاتەیە زۆرە بن نەوت خواردنەوە نەخۆشی پاقلە ئەو مناڵانی کە هەسیاری لە سەرەتاشدا باسیەوە کە زۆرترین پەیوەندیەکان لەسەر تەنگە نەفەس و حساسیەتە بۆ دەکرێت دکتۆر سیڤە فەرموو دوڕێنماییتەوە خۆشبەختانە ئێستا بەبوونی کۆرۆناوە زۆر بەمان فێری بەکارهێنانی ماسک بووین ماسکێکێکە لەو ڕێگریانی کە زۆرەمان پارێزێ لە هەموو تەپوتۆز و پیسەکان ئەگەر ئەو کەسانی حساسیەتیانێ بتوانن بە شوەیەکی بەردەوام بەکاری بێن قازانجێکی زۆری لێکەن و لە عینەن کاتیشە خۆپاراستن دیسانەوە ئەڵێم لە دووکەڵەکان و لەو شتانی کە مەسەلەن بۆ نمونە ئاوی زۆر سارد چای زۆر گەرم ئەبێ دائیمەنش لە شتەکانە ئێمە بە شێوەیەکی معتەدیل و هاوتا بڕین بڕێەوە ئەوە باشترین خۆپارێزیە زۆر ڕاستەمەنیش وەکو هەر لە سەرەتا باسیەوەم کە ئەگەر بەکارهێنانی دەستکێش و دەمانبوو ببێتە عادەتێک وەکو دیاردێک بە خەڵک بەکاری بهێنێ بەڕاستی شتێکی زۆر باشە دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان منم ئێوارە زۆر دڵخۆش بووم لەگەڵ ئێوەیە سپاس بۆ وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانتان دیار بوو پەیوەندێکی باشمان بۆ هات بەتایبەت بۆ دکتۆر سیڤەر ماندوو نەبێت لەگەڵ ئەوەشدا کە ڕۆژانە پەیوەندی زۆرتان پێوە ئەکرێت سپاس بۆ ئامادەبوونتانم ئێوارەش لەگەڵ ئێمەدا دووبارە بەخێر بێن و سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش کە هاتاکوی ئێستا لەگەڵ ئێمەیە بوون بۆ هیواین کە پرۆگرامەکە سوودی هەبێت بۆ هەموو لایەک بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و هاتاکوی ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی باپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن.